بناوی خدای گەورە و مێرەبان بەڕێزان گەنجانی خۆشەویست زۆر بەخێر بێن. زۆر خوشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵتانم و لە هاتنە ژوورەوەم سەردانی سەرکەوتنی ئەو گەنجە خۆشەویستانەم کرد کە بەهۆی ئەم پرۆژەوە سوودمەند بوون. جێی دڵخۆشیە بەڕاستی، چونکە حکومڕانی تەندروست یعنی خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان، باشترکردنی ژیانیان، دروستکردنی هەلی کاری یەکسان بۆ هەموو هاوڵاتیەک و پشتیوانیکردن لە ئەو کەسانەی دەیانەوێ بۆ خۆیان خاوەنکار بن یان گەشە بە کارە و بزنسەکەی خۆیان بدەن. پرۆژەی گەشانەوە یەکێکە لەو پرۆژانەی کە لە کابینەی نۆی حکوومەتی یاریمی کوردستانەوە گرنگیمان پێداوە و تاکو ئێستا بەشی یەکەمی ئەم پرۆژەیە تاقی کراوەتەوە و زۆریش سەرکەوتوو بووە. ئەم پرۆژەیە پاڵپشتی دارایی وەکو پایەیەکی سەرەکی گەشەی ئابووری بۆ کەرتی تایبەت، کەواتە وا دەکات هاوڵاتی سوود لە ئەو هێزە ئابووریەی کە بە پشتیوانی حکوومەت و بە ڕێگەی بانکە لە کەرتی بانکە تایبەتەکان لە کەری تایبەت بۆیان تەرخان دەکەن سوود وەربگرن. حکوومەت دەتوانێت گەرانتی ئەو پرۆژەیە بکە و داوا لە بانکە تایبەتەکان بکات کە بەشدار بن لەو پرۆژەیە. جارێکی تریش بۆ ئەوەی باسی ئەو پرۆژەیە بکەین، ئەمە بۆ پاڵپشتی داراییە وەکو پایەکی سەرەکی بۆ گەشەی ئابووری بۆ کەرتی تایبەت، و بانکی تایبەت بەشدارە لەوەی کە قەرز بدات بە هاوڵاتی و خاوەنکاری بچووک و مامناوەند تاکو بتوانن گەشە بە پرۆژەکانیان بدەن و حکوومەتیش زەمانەت و گەرانتی سەرکەوتنی ئەو پرۆژەیە و متمانە بدات بە سەرکەوتنی ئەو پرۆژەیە و ئەو پەیوەندیەی بینی خاوەنکار و بانک بە ڕێگەی ئاسانکاری و پشتیوانی حکوومەتی یاریمی کوردستانەوە بکرێت. ئەم پرۆژە دەتوانێت قەرز ڕاستەوخۆ لەلایەن بانکەوە بە خاوەنکارەکان بدرێت بۆ پێشخستنی کارەکانیان. هەروەک لە سەرەتا باسیش کرا 25 کۆمپانیا هەڵبژێردراون لەلایەن کۆمپانیایەکی خۆماڵی لۆکاڵی بە ناوی تاپ ماونتن کە ئەم کۆمپانیە هەڵسەنگاندن بۆ کاری ئەو کۆمپانیا دەکا و هاوکاری ڕاستەڕێکردنی کارەکانی پرۆژەکە دەکا هی ئەوانە خاوەنکارەکان یارمەتیان بدات چۆن ئەوان بتوانن سوودمەند بن لە پرۆژەی گەشانەوە و بتوانن لەو قەرزەی کە وەری دەگرن بێخەنە خزمەتی فراوانکردنی کارەکانیان، باشترکردنی جۆری کارەکانیان، دروستکردنی هەلی کاری زیاتر بۆ خەڵک لە ئەوانەی کە دەیانەوێت لەو مەجالەدا ئیش بکەن. حکوومەت تا ئێستا ئەوەی کە بابزانم 10 ملیۆن دۆلار پارەی وەکو زەمانەت و گەرانتی دایناوە بۆ ئەوەی بانکەکان بتوانن بەشدار بن بەردەوام بن لە پێدانی قەرز بۆ هاوڵاتیان، و تا ئێستا زیاتر لە 3 ملیارد دینار قەرز بە هاوڵاتی دراوە، بە خاوەنکارەکان دراوە کە بینیمان بەرهەمەکانیان 2 ئەوەندە زیادی کردووە و سوودمەند بوون. ئێمە یارمەتی زیاتری ئەم جۆرە پرۆژانە دەدەین و داواکارین کە خەڵکێکی زیاتر بەشداری لەم پرۆژەیە بکە. لە قۆناغی دووهەم مەرحەلەی دووهەم زیاتر لە 100 بزنسی تر بەشدار دەبن و ئەوانەش دیسان هیوادارم ئەنجامەکانیان بە زووی ببینین کە چەند دەتوانێت هەم سوود لە خاوەنکارەکان بدات، هەمیش
ڕێگە بۆ هاوڵاتیانی تر بدۆزێتەوە و بکاتەوە کە خۆیان سوودمەند بن لەم جۆرە پرۆژانە. جێخۆیەتی من سپاسی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و تیمی سەرپەرشتیار لە گەشانەوە پرۆژەی گەشانەوە بکەم کە زۆر هاوکار بوون و هۆکارێکی سەرەکی بوون بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە. دەستخۆشیان لێ دەکەمی وەدارم هەر سەرکەوتوو بن. لێرەدا جێخۆیەتی من پەیامێک بۆ هەموو ئەو گەنجانە ئاراستە بکەم، چه ئەوانەی لێرە دانیشتوون چه ئەوانەی لە هەر شوێنێکی تری کوردستان بن و گویان لە ئێمە مەبەستمانە خزمەتی ئێوە بکەین، خزمەتی گەنج بکەین، توانای گەنج بخەینە خزمەتی وڵاتەکەمان و هیوادارم خۆشیان ڕەغبەتی ئەوەیان هەبێ بیر لە ئەوە بکەنەوە چۆن خزمەتی گەل و وڵاتەکەیان بکەن، چۆن زیاتر خزمەتی خۆیان بکەن، یا وڵاتیەکان بکەن، دۆست و کەس و کارەکانیان بکەن. حکوومەت ئامادەیە بە پشتیوانیکردن لەم جۆرە پرۆژانە هەلی کاری یەکسان بۆ هەمووتان بڕەخسێنێت. ئەوەی حەز بکە ئیش بکە، کوردستان دەتوانێت ماڵێکی فراوان بێت، بە سوود و بەرهەمدار بێت بۆ هەموو گەنجێک. هیوادارم باش بیر بکەنەوە، هەر کەسێک داوا بکە گەنجەکان ڕوو لە هەندەران بکەن، گیانی خۆیان بخەنە مەترسیەوە، باوەڕ بکەن کەسیان خەمی سەلامەتی ئێوەی نییە، کە ئامادە بن ئێوە وڵات بەجێ بێڵن بەس بۆ خاتری ئەوەی لە ڕووی سیاسیەوە سوودێک وەربگرن و ڕوویەکی ناشرینی وڵاتی ئێمە پێشانی خەڵک بدەن بۆ ئەوەی بڵێن ئێمە ڕاستمان کرد و هاوڵاتی کوردستانی لە کوردستان ڕازی نییە و ڕەزامەندی ئەوە نییە، ینی پێی خۆش نییە لێرە بمێنێتەوە. من پەیامم بۆ ئەوانە و بۆ گەنجەکانەوە بە قسەی ئەم خەڵکانە هەڵنەخەڵەتێ. کوردستان ماڵی ئێوەیە، مەجال زۆرە بۆ ئەوەی ئیش تێدا بکەن. بەڵام ئەبێ خۆتان ڕەغبەتتان هەبێ، خۆتان ئارەزووتان هەبێ بتوان لێرە ئیش بکەن. ئەمە نمونەیەکی سەرکەوتووە کە چۆن حکوومەت ئەتوانێت یارمەتی ئێوە بدە، خۆتان پێ بگەینە، چاوتان لەوە نەبێ بۆ کەسێکی تر کار بکە، خۆتان ئەتوانن ببن بە خاوەنکاری خۆتان، ئێوە بتوانن خەڵک دامەزرێنن. و من جارێکی تریش ڕاستی زۆر دڵخۆشم کە دەبینم ئەم پرۆژەیە سەرکەوتووە، قۆناغی یەکەمی بە سەرکەوتووی تەواو کردووە، چاوەڕێی ئەو 100 کۆمپانیای تریشین خاوەنکاری تر کە سوودمەند ببن لەم پرۆژانە و هیوادارین ئەم پرۆژەیە ڕۆژ بە ڕۆژ فراوانتر بێت و بە هەزاران گەنج لە کوردستان سوودمەند بن لەم پرۆژەیە. ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بن، کوردستانمان هەر ئاوەدان بێت.